دێنە خوارێکی لەشکەمان هەیە لە تابلێتی تووڵەکان پێدێن ڕپل ئیدیت توول. ڕپل ئیدیت توول ئیشی زۆر خۆشە، یعنی چۆن ئیش لۆ دەکا بەبێ ئەوەی بۆشایی بەجێ بمێنێ، بەبێ ئەوەی پاشماوەی بەجێ بمێنێ. زۆر جار دەبینی کابرا خانیەکی دروست دەکا، بینایەکی دروست دەکا تا 3 مانجی زوبرزاری دروستکردنی خانیەکەی لەوێ کەتیە، یعنی لۆ گۆڕێکەتێ چۆن، یعنی کابرا غەباتەی هینایە حتا 4-5 مانجی نییە دەقەباتران دانیشتم هەتا 4-5 مانجی خۆر و زبر و کورە چەگر و لەم لەوێ کەتێ دەکات خۆم یەکسەر پاژماوەکەی هەگرۆ وڵی شارستانی نییە و دیاردەیە. ئەوەش هەروایە، ینی ئێستا لۆ پاژماوە بمینێتن، یعنی ئەمن ئەوەم کەت کرد لۆ بۆشاییە دروستبی لەگەر ئەوەی زۆر ڕێگاشی داینێت کە ئەو بۆشاییە نەمینێ بەس ڕێگاش کە هەیە ئەلێرە بەو تووڵەی لەسەر کیبۆردی بی گوتی 2 ئۆپشنمان هەیە. یەکەمیان ڤیدیۆکی هەوو زۆر خۆش گوتی ئەیان ئەی دەتەوێت هەتا لەگەر خێزانەکەت بژی کابرا دیار زۆر بێزار بوو و بی گوتی بی. ئێستا ئەوەش بیە لە بیر نەکەن بی ئەوە بی ڕپل ئیدیت توول چ بکەین ئیشیوەی چییە بادای بگرین لەسەر کیبۆرد بی لەسەر کیبۆرد دامانگرت بی ئەو زەر بەش پیشان دەداتن ئەو خەتە سۆرە چاودنێ ئەو یعنی ئەو لێرە ئیژناکە ئەلێرە ئیژناکە لەو ناوەندانە ئیژناکە ئیشیوی لە چێە هەتەمەشاکەن لەسرە پلێتەکانە لەسرە کلیپەکانە لەسرە سیفۆنەکانە نازام هەر ناوەچی لێ بنین بەس میم بە ئەمە لە یەکتری تێبگەین میم ئەوە نیە چ دەرین بەس وە تێبگەین زۆر بە فەلسەفی لۆدانە بەزین. ئێستا ئەوە ئیشیوەی چێ ڕپل ئیدیت ئیشی گەلەگەلە خۆشە لۆت هەر دەکاتەوە ئێستامە لە ڤی هەڵمان کردەوە بەس بۆ شایی بەجێهێشت تێگەیشتن بۆ شایی بەجێهێشت 2 جیاوازی هەیە ئەو هەر دەکاتەوە برێن بیەکە ئەو ڤیدیۆیە دەکاتەوە بەس بۆ شایی بەجێ ناڵێ تێدەگەی و مەسافەی هەڵکردنەوەکەش لە ڤیدیۆیەکەی کەم دەکاتەوە، ینی ئەوەندەما هەر نەکردەوە تا ئێرە یەکسەر دەمجی دەکا ئەلێرەش کەم دەبتەوە، ینی برێندەقەی ڤیدیۆەکەمان ئێستا ئێمە تا ئێرە هاتینە 31 سانیەیە بەشی کەمکردنەوەی ئێرە کەم دەبتەوە بەشی کەمکردنەوەی ئێرە کەم دەبتەوە بازیاتە تێک بگەین بچینە تێدەڵکی لێ زوومکەین بە پلسی. ئێستا ئەمە هەرکەینەوە نیە ئێستا کلیتمانە بی ڕپل ئیدیتە ئێستا ئەلێرە هەتا چێن دەرێ هەتا وادی ئەرە زەبزەبەکە هەتا ئێرەیە ئێرە دەست بەردە یەکسەر هەری کردەوە دەمجی کردو لێچی دا و کەپسی کردو و هەروە لێچی دا و بەبێ ئەوی بۆ شاش بەجێ بێت با بگەڕێنە بزانین چی لایەتیە بینەوە ئێرە دا بگرین پلس 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 لۆمان زوومکە ئێرە بوو ناوەڵە ئێرەیە دا بگرین پلس پلس دیدیتان ئەوە لەس ئەلێرەش ئەگەر ئەتو ئەوەت پێ زیاد بوو ئێستا بچینە تێدەڵکی کلیک لێرەکە ئەگە ئەوەت پێ زیاد بوو عینان ئەوەش هەر دەکاتەوە لە بۆ ئەو لابێن موسقات پێ زۆر بوو دەستکاری ئەوەی ناکە دەستکاری ئەوەی ناکە بەس ئەوەی هەر دەکاتەوە بۆ شای لێ ناگەڕێت دروستبی ئەوەش هەرچی ڤیدیۆ کلیپت لەو لایە هەبێتن با قسەک زووم بکەین ئەوانە هەمووی وەگەر خۆی دەدا دەینتە پێش دەینتە ئەو لایە هجوومە لە بۆ لای دەستا چەپ ئەوە ڕپل ئیدیت ئەوەیە تووڵەکەیە ئەوە ڕووی لە چیان لایە یانیش لەسەر ئەو لایە دەکا ڕووی بکەویتە سەر ئەو لایە کلیچی ئێرەکە ڕووی بکەویتە ئەو لایە یانی ئیش لەسەر ئەو لایە دەکا تێدەگەن بەو شێوەی ئیشی خۆی دەکا ئیشێکی مەزبوط ڕێک و پێت حەق خۆی حەڵال دەکا ئەوە ڕپل ئیدیت توول بوو تووڵەکی زۆر خۆش و بە ئیستیفادەیە ڕەنگە لە بەرنامەکانی تکەی ئەدۆبیش هەبی